بین سەر تەوەری یەکەمی ئەمڕۆمان کە گفتوگۆ و قسەکردنە لەسەر بەگشتی زانکۆی چەرمۆ و ئەو کۆنفرانسە زانستی کە بەڕێوە ئەچێت لە زانکۆی چەرمۆیە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە و گفتوگۆی زیاتر دکتۆر هەژار بەرزنجیمان لەگەڵا ئەبێت لە زانکۆی چەرمۆ. دکتۆر بانی و باش و سڵاوت لێبێ. ئەگەر بکرێ با ئەمێ بۆ پرسیارە دەست پێ بکەم پێشەوەی بچینە ناو بابەتەکەوە باسێکی دروستبوون و مێژووی زانکۆی چەرمۆمان بۆ بکەی بۆ پێیکە زانکۆکە مێژوویەکی ئەوەنە کۆنی نییە بەڵام پڕ لە چالاکی و پڕ لە وزە و پڕ لە داهێنانە. سڵاو بەیانی ئێوە بینەرانی شاشە جوانەکەی کورسات باش بە هیوای ڕۆژێکی خۆش بۆ ئێوە بینەرانی شاشەی کورسات. لای هەمووان ئاشکرایە دیارە زانکۆی چەرمۆ یەکێ لەو زانکۆیانەی کە لە ساڵی 2014 لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان پێشکەش بە شاری شەهیدان و ئەنفالکراوان کرا وەک دیاریەکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ زیاتر ئاوردانەوە لە شاری پایتەختی شەهیدان و ئەنفالکراوان شاری چەمچەماڵ. ئەم زانکۆیە دامەزراوە و ئەم زانکۆیە لە ئێستادا 5 کۆلێژی هەیە: کۆلێژی پەروەردە، کۆلێژی زانست، کۆلێژی کارژیاڕی و ئابووری و سنتەری توێژینەوە و ئەندازیاری. ئەوەی جێگای دڵخۆشیە کە ئەم ساڵ خۆشبەختانە سەرڕای ئەو هەموو قەیران و ئەستۆکانی کە لە بەردەمانە بوو توانیمان کۆلێژێکی تازە بکەین و بە ناوی کۆلێژی ئەندازیاری و نزیکەی 50 خوێندکاری وەرگرتووە ئەندازیاری کۆمپیوتەرە و ئەلێرەشەوە پێم خۆشە ئاماژە وەکەم و وەزارەتی خوێندی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزاماندیشیدا لەسەرکردنەوەی بەشێکی تری تازە لە زانکۆی چەرمۆ ئینشاڵڵا بۆ ساڵی داهاتوو خوێندکار وەرەگرین کە ئەویش بەشی یاسایە. ئومێ دەکەین ئینشاڵڵا بتوانین لە ساڵی داهاتوودا بەشێکی نوێش ئەو بەشە نوێش بکرێتەوە بتوانین خزمەت بە سنوورەکە و بە خوێندکارانی ئازیز بکەین. و زانکۆی چەرمۆ تا ئێستا 6 خولی دەرچوونی هەبووە و لەم ساڵدا بۆ ساڵی خوێندنی 2024 خوێندکاری بەکاردێسی هەیە و 260 خوێندکاری ماستەر و خوێندنی دیبلۆمی باڵا و ماستەر و دکتۆرای هەیە. ئەوەی جێگای دڵخۆشیە 300 خوێندکاری خوێندنی باڵاشمان تەخەڕوجی کردووە و ئەوەی کە توانیمان لە کۆتایی ساڵی 2024 و سەرەتای دەستپێکی ساڵی 2025 بەدەستی بێنین ئەوەیە توانیمان باوەڕپێکردن یاخود احتراف لە وەزارەتی خوێندنی باڵای عێراقی وەرگرین بۆ زانکۆی چەرمۆ کە ئەمە ئومێدێکی باشی بە خوێندکارانی ئێمە و بە مامۆستایانی و ئەکادیمیانی زانکۆی چەرمۆی بەخشی کە خوێندکارانی ئێمە بە حکومی ئێمە لە پارێزگای کەرکووکەوە نزیکین ئیتر دەتوانین خوێندکارانی پارێزگای کەرکووکیش بێنە زانکۆی چەرمۆ سوود ببینین لەو احترافی کە بڕوانامەکانیان ئەتوانن لە پارێزگاکانی کەرکووک و خواری عێراق پێی دامەزرن کە ساڵانی پێشوو ئەمە گرفتێک بوو لە بەردەم خوێندکارانی و دەرچوانی زانکۆی چەرمۆ کە نانەتوانین لە حکوومەتی عێراقی دامەزرن. خۆشبەختانە ئێستا ڕاستاندن بۆ بڕوانامەی زانکۆی چەرمۆ کرێ و هەرەتوان لە وەزارەتی خوێندنی باڵای عێراقی لێشەوە بە ڕاستاندنیان بۆ بکرێ و بتوانن بۆ بڕوانامەیە لە دەرەوەی وڵات بخێنن و بە خۆشبەختانە ئەم ساڵ چەند خوێندکارێکشمان چۆتە دەرەوەی وڵات بۆ خوێندن. ئەمە بابەتێکی گرنگ بۆ دەربارەی مێژوو و هەروە کار و ئەو چالاکیانی دەستپێکی زانکۆی چەرمۆ. بابەتێکی ترمان هەیە کە لەم مانگەدا خۆشبەختانە زانکۆی چەرمۆ چوویە ڕیزبەندی ئەو زانکۆیانی عێراق کە بابەتێکەیە لە وەزارەتی خوێندنی باڵا و عێراقی ئیدرس فیل عێراق واتە لە عێراق بخوێنە. خوێندکارانی دەرەوەی وڵاتان ئەتوان بێن لە عێراق خوێنن. خۆشبەختانە زانکۆی چەرمەدوو ئامادەسازیمان کردو بۆ ساڵی 2025 و 2026 کە خوێندکارانی بیانیش وەرگرین کە لە وەزارەتی دکتۆر مادام باسەکەمان جارە هەر لەسەر زانکۆی چەرمۆیە هەم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ مادام باسەکە جارە هەر لەسەر باسی زانکۆی چەرمۆیە و ئەو دانپێدانانەی کە لە حکوومەتی عێراقیشەوە بۆ زانکۆکە دەرچووە. ئەمە بزانم هیچ خوێندکارێک هیچ هاوڵاتیەکی عەرەب لە ناو زانکۆی چەرمۆیە ئەخوێنێت؟ وەک خوێندکار لە ئێستادا بە حکومی احترافەکە ئەم ساڵ وەرگیراوە وەک ئەم ساڵ هیچ خوێندکارێکمان نییە بەس ئەوەی کە خۆشبەختانە چەندین مامۆستا و دکتۆرمان هەیە کە بە ڕەگەز عەرەبن و دانیشتووی شاری کەرکووک و یاخود مامۆستای شاری بەغاشمان هەیە کە لە شاری چەمچەماڵ مامۆستان و لە زانکۆی چەرمۆ واناڵێنەوە. ئەمە جێگای دڵخۆشیە. ئێمە ئامادەکاری تەواومان کردو بۆ ساڵی 2025 بە 2026 کە پێشوازی لەو خوێندکارانی
دەرەوەی هەرێمی کوردستانیش بکەین. بەڵێ کەواتە دکتۆر هەژارە من ئەمێ پرسم تا زانکۆی چەرمۆ پەیوەندی و هەماهنگتان لەگەڵ زانکۆکانی هەرێم چۆنە هەروە لەگەڵ زانکۆکانی باشوور و ناوەڕاستی عێراق بە شێوەیەکی گشتی؟ بەڵێ بە حکمیەوەی کام زانکۆیەوە گوتم ئەتوانین بڵێ زانکۆیەکی تازەیە خۆشبەختانە ئێمە توانیمانە لەگەڵ زانکۆکانی هەرێمی کوردستان و خواروی عێراق پەیوەندیەکی باش دروستکەین لەبەر ئێمە لە سەرەتای دامەزراند و بنیادنانین خۆشبەختانە زانکۆی دایک زانکۆی شاری سلێمانی یاخود زانکۆی سلێمانی لێکتێگەیشتێکی باشمان هەیە و هاوکارێکی باشمان هەیە کە ئێماتوانین هەم خوێندکارانمان هەم مامۆستایانمان تاقیقەکان و واروها بەشەکانی کۆلێژەکانی زانکۆی سلێمانی بەکاربێنن و هەر لەم ساڵدا ئێمە لێکتێگەیشتێکمان لەگەڵ زانکۆی هەڵەبجە بە تایبەتی سنتەری جینۆساید و لەوێش لێکتێگەیشتێک و کاری هەماهەنگیمان ئەنجام داوە و لەگەڵ زانکۆ ناحکومەکانش بە تایبەتی گەشەپێدان و کە ئێمە توانیمان ساڵی پار پێکەوە کۆنفرانسێک لەسەر بنیانیانی ئاشتی و نێشتنی تاوانی جینۆساید ئەنجام دەین و هەروها لەگەڵ زانکۆی کۆیە بە هەمان شێوە لێکتێگەیشتمان هەیە و لەگەڵ زانکۆی دووهۆک ئێمە ساڵانە لە مانگی 3 بۆ 4 کۆنفرانسێکی نێودەوڵەتی ئەنجامە دەین بە تایبەتی لەسەر تاوانی جینۆساید ئەوانیش بامان شەوە سنتەرێکی توێژینەوەی جینۆسایدیان هەیە وەک زانکۆی چەرموو کە لەم ڕێگەیە شۆتوانم بڵێم وەزارەتی خوێندنی باڵا هەوڵی داوە لەم ساڵانەی دواییدا بە تاوەتی بە شێوەیەکی ئەکادمی زانستی کار لەسەر کەیسەکانی جینۆساید بکات بۆیە خۆشبەختانە ئێمە تا ئێستا توانیمانە بەشداری 3 کۆنفرانسی نێودەوڵەتی تاوانی جینۆساید بکەین و چەندین توێژینەوەمان هەبێ لەو بابەتە سەبارەت بە زانکۆکانی خواروی بڵین عێراق و خواروی عێراق دیارە لە دوای ئەو باوەڕپێکردنەی ئەو احترافی ئێمە وەرمانگرت لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی عێراقی خۆشبەختانە توانیمانە لەگەڵ زانکۆی کەرخ وەروە لەگەڵ زانکۆی سەماوە کەربەلا نەجەف و دوو کۆنفرانسمان ئەنجام داوە لەگەڵان و لە پرۆژەماندایە لە ئایندەیەکی نزیکدا بە سەرپەرشتی خانمی یەکەمی عێراق و هەروە سپۆنسەری میدیایی کورسات کار بکەین لەسەر کۆنفرانسێکین لەسەر گۆڕە بە کۆمەڵەکان با هاوکاری لە نێوان زانکۆی چەرموو و زانکۆی سەماوەدا و هەر بۆ ئەم ڕۆژ ئێمە تیمێکی زانکۆی چەرموو بە ڕێسەرۆکی زانکۆی چەرموو و وەفدێکی یاوەری بۆ مەبەستا لە ئێستادا ئەمڕۆ سەردانیان کردو بە خەریکی ئامادەکارین بۆەوە و بەتوانم بڵێم لە دوای ئەو باوەڕپێکردنەوە ئێمە زانکۆی چەرموو توانمانە واڵایە بکەینەوە بەڕێ و زانکۆکانی دەرەوەدا. بەڵێ دکتۆر پەیوەندیتان لەگەڵ ڕێکخراوە ناحکومەکان چۆنە چ لە ئاستی ناوخۆی هەرێمی کوردستان بێ یاخود بە شێوەیەکی گشتی لە دەرەوە؟ بەڵێ دیارە ئێمە پەیوەندیەکانیشمان بە ئامان شێوە زانکۆ دەرگای واڵا کردوێتەوە بۆ هەموو ڕێکخراوەکان بە تایبەتی ڕێکخراوەکان بەشێکی بە تایبەتی ڕێکخراوە NGOکان و لە پارێزگای سلێمانیوت لەم سنوورە توانین بڵێن دەورێکی کاریگەریان هەیە ئێمە بەمبەستی پێشخستنی زانکۆ و هاوکاری هەماهەنگی نێوان زانکۆی چەرمۆ و ڕێکخراوە NGOکان بە هەردوو لا بتوانین هەم خزمەت بە پێگەی ئەکادیمی و هەم خوێندکاران و هەم شاری چەمچەماڵ بکەین خۆشبەختانە توانیمانە لە ساڵی ڕابردوو لێتەگەیشتن لەگەڵ ڕێکخراوی ڤیم بکەین و ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان خۆشبەختانەوە سپارکی هۆڵندی وەزە لە ڕێکخراوی سپاردا و ئایڤیتێڵی لوبنانی و کۆتا لێتەگەیشتمان کە چەند ڕۆژێک لەمە پێش بوو لەگەڵ دامەزراوەی سەرۆک جەلات تاڵەبانیا بوو خۆشبەختانە کە ئەم توانیمان لەگەڵ ئەوانشا لە تێگەیشتنێک ئەنجام دەین بۆ چەندین کاری هاوبەش لە شێوازی توێژینەوەی ئەکادیمی و کۆنفرانس و دروستکردنی پانێڵ و لەگەڵ ئەوەشدا ئێمە لەگەڵ هەم حکوومەتیش دەتوانین بڵێن کە مانگی ڕابردوو لەگەڵ بەڕێبەرایەتی گشتی ئاسایشی سلێمانی لێکتەگەیشتنێکمان ئەنجام داوە بۆ پێشکەشکردنی زیاتر لە بواری هۆشیاری کۆمەلگادا کە بتوانین ئێمە کارکەین لەگەڵ بەڕێبەرایەتی گشتی ئاسایشی سلێمانی بە تایبەتی لە مادەی هۆشبەر و بەکارهێنانی ئامیرە ئەلکترۆنیەکان و چەند تەوەرێکی تری گرنگ لەم بابەتەدا. دکتۆر با بینە سەر وڵا پێشووی باسی کۆنفرانسەکە بکەین با یەک پرسیاری تر بکەم دکتۆر ئێوە لە ناو زانکۆی چەرمۆیە سنتەرێکی توێژینەوەشتان هەیە و ناوچەی چەرمۆش یەکێکە لەو ناوچانە چەمچەماڵ و ئەو چواردەوری یەکێکە لەو ناوچانەی کە دێرینترین شارستانێتی مرۆڤی تیا بووە ینی کۆنترین ژیان و شارستانێت لەو ناوچەیە بووە وەکو سنتەرەکەتان وەکو سنتەری توێژینەوە لە ناو زانکۆی چەرمۆیە هیچ توێژینەوەیەکی زانستیتان ئەنجامیاوە جەبووی دوای بچینە سەر کۆنفرانسەکە.
بەڵێ وڵا ئێمە هەر دیارە ناونانی زانکۆکە بە ناوی چەرموو لە شاری چمچەماڵ ئەمە نیشانەوەیە کە ئێمە هەمیشە لە خەمی چەرمووە بووینە ویستمانە ناوی چەرموو جێگای شانازیە بۆ ئێمە لە سنوورەکەەوە هەم بۆ کوردیش کە یەکەم لانکەی شارستانی بووە لێرەوە دەست بە کشت و کاڵ کراوە بەس ئەوەی بڵێ کە ئێمە لە ڕاستیدا سنتەرەکەمان چەند بەشێکی لەخۆگرتووە بەشی سنتەری توێژینەوەی جینۆسایدا و بەشی توێژینەوە و تاقیگەی پزیشکی فیزیکیە و بەشی تاقیگەی کیمیاییەوە بەشی تاقیگەی بایۆلۆجیە لە ڕاستیدا بە حکمەوەی کە ئێمە بەشی مێژوومان نییە لە زانکۆی چەرموو نەمانتوانیوە کاری ئاکادمی بکەینەوە بەزەوەی خۆشببختانەیە بەڕێوبەتی شوێنەواری پارێزگای سلێمانی هەمیشە لە ڕێگای تیمەکانی زانکۆی شیکاغۆ و تیمەکانی دەری وڵات هاتوون سەردانی زانکۆی چەرمویان کردووە و ئێمە لەگەڵ شوێنەواری چەرمۆ کارمان کردووە. دکتۆر جابا بینە سەر بابەتی کۆنفرانسی زانستی بۆ زانستەکردداری و مرۆییەکان. ئەم کۆنفرانسا کەی دەستی پێ کرد و ئامانج لە ئەنجامدانی ئەم کۆنفرانسە چی بوو، میوانەکانی ناو کۆنفرانس چێ بوون، باسێکی ئەم کۆنفرانسەشمان بۆ بکەیت. بەڵێ وەڵام من پێشوی باس کۆنفرانسەکەم حەزەکەم بە دیێڕێک باشی سمپۆزیۆنێکی نێودوڵەتیمان ئەنجامدا ئاماژە بۆ بکەم کە بابەتێکی گرنگ بوو دێمە سەر کۆنفرانسەکەش سمپۆزیۆنێکی نێودوڵەتیمان ئەنجامدا بە ناونیشانی گەڕان بە دوای داهاتوی چارەسەری شێرپەنجەدا کە بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات و بەشداریکردنی خانمی یەکەمی عێراق بوو لەو سمپۆزیۆمەدا لە شاری سلێمانی بۆ ماوەی 3 ڕۆژ بوو کە چەندین توێژەری بیانی و نێودەوڵەتیاتن تیانە بەشداری کرد کە سوودێکی زۆر باشی بە هەم بە هەرێمی کوردستان و هەم بە ئاکادیمیانی ئێمە و هەم توانیمان ئێمە چەندین پسپۆڕی نێودەوڵەتی بانگیشی پارێزگای سلێمانی بکەین و بتوانین لێشەوە سوودێک بە کارکەین لەگەڵ نەخۆشخانی هیوادە ئەمە جێگای دڵخۆشی بوو کە هەر لەم ساڵامان جەنجاماندا و یەکێک لەو کارانەی ترمان کەوتمان لەگەڵ زانکۆکانی ناوەند یاخود بەغدادا ئێمە کارەکەین ئەو کۆنفرانسەیە کە بەڕێستان ئاماژەتان پێکرد کۆنفرانسەکەمان لەگەڵ یەکێتی نێودەوڵەتی بۆ داهێنەرانە کە پیان خۆش بوو بۆ کە حوتەمین کۆنفرانسیان ئەم کۆنفرانسا بیهن زانکۆی چەرموو لە قەزای چەمچەماڵ لەوێ ئامادەسازیمان بۆ کردووە ئەم کۆنفرانسە بۆ ماوەی 2 ڕۆژە لە دوێنەوە دەستیان بەکار و چالاکیەکانیان کردووە و چەندین توێژەری بیانی تێدایە و لەگەڵەوەشا توێژێرانی و مامۆستایانی زانکۆی خواروی و عێراقی تێدایە لە زانکۆکانی نەجەف و کەربەلا و سەماوە و زانکۆکانی بەغدا و هەروەها مووسڵیش کە هاتوون توێژینەوەکانیان لێرە پێشکەشەکەن و ئەمە جێگای دڵخۆشیە ئەوەی کە جیاوازە ئەم کۆنفرانسا لە کۆنفرانسەکانی تر ئەوەیە ئەم کۆنفرانسە یعنی تایتڵی بابەتەکەیان تایبەتیان نەکرۆ بە تەنها بەشێک مەسەن زۆرێک لە کۆنفرانسەکانی بینی تایبەتە بە پەروەردە یاخود تایبەتە بە یاسا یاخود تایبەتە بە بایۆلۆجی یاخود تایبەتە بە زانستیەکان یاخود مرۆڤ ئەوەی کە جێگای دڵخۆش ئەم کۆنفرانسە جیاواز لە کۆنفرانسەکانی تر بابەتە بە تەوەرە مرۆیەکان و زانستیەکانیش هەر دوێنێ مەسەن ئەبینین ئێمە لە کۆنفرانسەکەدا چەندین توێژینەوەی زانستی پێشکەشکرا و لەگەڵەوەشا توێژینەوەی پەروەردەییش پێشکەشکرا و ئەمە ئاشناکردنی مامۆستایانی ئەکادیمیانی زانکۆی چەرموو بوو بە مامۆستایان و ئەکادیمیانی خواری و عێراق و نێودەوڵەتی کە چەند میوانێکیان ئاورتبوون لە دەروی وڵاتی عێراق و هەروەها توێژینەوەکانیان خستە بەردەم ئەکادیمیان و مامۆستایانی زانکۆ گفتوگۆ لەسەر توێژینەوەکان کرا و دەرئەنجامەکانی توێژینەوەکان و مناقەشەیەک و گفتوگۆیەکی زۆر باش لە نێوان هەم توێژەران و هەم مامۆستایانی زانکۆ لەگەڵەوە ئەمە ژوە ئەکات ئێمە ئامانجمانەوەیە لێرە زیاتر ئێمە بتوانین مامۆستایانی زانکۆ و ئەکادیمیانی کوردستان لەگەڵ ناوەندا تێکەڵبوونێکی باشمان هەبێ و ئاڵوگۆڕێکی زانستی باشمان هەبێ بتوانین سوود لە ئەزمون و لە توێژینەوەکانی یەکتری وەرگین و هەروە لە دەرەنجامیشدا خوێندکاران و هاونیشتیمانیانی ئەم سنوورەش بەشدار بن و کارێکی تریژەوە ئێمەش بتوانین بە هەمان شێوە مامۆستایانی هەرێمی کوردستان بتوانین توێژینەوەکانیان بە هەمان شێوە بین لە بەشداری کۆنفرانسێکی تری پێ بکەین لە خواری و عێراق. بەڵێ کەواتە دکتۆر هەژار تا چەند دەرەنجام و ڕاستپاردەکانی کۆنفرانسەکە کاریگەریە بێت لەسەر ئەوەی لە داهاتوودا کۆنفرانسی هاوبەش لە نێوان زانکۆی چەرمۆ لەگەڵ زانکۆکانی هەرێمی کوردستان یاخود باشوور و ناوەڕاستی عێراق یاخود دەرەوەی عێراق ئەنجام بدرێت؟
ئەوەی جێگای خۆش حاڵیە ئێمەمە یەکەمین کۆنفرانسمان نییە وەک ئاماژەم پێکرد ئەما توان بڵین ئێمە سێمین کۆنفرانسە ئەنجامێدەین و کۆنفرانسی تریشمان لە مانگی 34دا ئینشاڵڵا گاتە بە بەرهەم باوکاری لەگەڵ ئێمە ئەمانەوێت تێکەڵبوونێک ڕاستی لە ساڵانی پێشودا جیاوازەیەکی تاو بچڕانێکی تاو هەبوو لە نێوان زانکۆکانی هەرێمی کوردستان و زوانگەکانی خانی و عێراق خۆشبەختانە ئێمە لە ڕێگای ئەو باوەڕپێکردنەوەی زانکۆکەمان توانیمانە ئەو ڕێچکەیە یاخود ئەو دەرگایە بکەینەوە بتوانین پەیوەندیەک لە نێوان هەم ئەکادیمیان و هەم توێژەرانی هەرێمی کوردستان و خواروی و عێراق دروستکەین و ئەم کۆنفرانسەش کە ئێستا ئەم ڕۆژتان دەرەنجامەکانی لە کۆتایی کۆنفرانس پێشکەشەکرێت و ئەم ڕۆژ بەردەوامە بێ کۆنفرانسەکەەوە ئەم ڕۆژ بە بەشداربووین چەندین توێژەر لە دەروی وڵاتوە لە ناوخۆی عێراق و هەرێمی کوردستان توێژینەوەکانیان پێشکەشەکەن و تا کاتژمێر سێ بەردەوامە بێت توێژەران و پاشان خەڵات و بەشداریکردنی سوپاس و ڕێزران دەرێت بە توێژەران و هەرم کۆنفرانسەش لای بەڕێستان ئاشکرایە لە ژێر ناونیشانی فێرکردن ڕۆشنبێری بەرهەمهێنانی داهێنەرانە بووە و ئەو توێژینەوانشی کە پێشکەش کراون بە تایبەتی هەم لە بوارە زانستیەکان هەم لە بوارە مرۆیەکان توێژینەوەی زۆر تازە و زۆر باش بوون ومێ دەکەین دەرئەنجامێکی زۆر باشی هەبێت هەم بۆ مامۆستایان و هەم بۆ خوێندکاران. بەڵێ دکتۆر بە شێوەیەکی گشتی چەند توێژینەوە پێشکەش ئەکرێت لە کۆنفرانسەکەیە یان پێشکەش کراوە تا ئێستا؟ بەڵێ بەڵێ لە ڕۆژی دوێنێدا نزیکەی 11 توێژینەوە پێشکەش کراوە و گفتوگۆی لەسەر کراوە هەمووی لەگەڵ توێژەراندا گفتوگۆ کراوە هەم دەرەنجام و هەم پرسیارەکانی توێژینەوە خراوەتە ڕوو هەم مناقەشەیەکی باش کراوە و ئەمڕۆ کۆتا ڕۆژە لە کۆتا ڕۆژە بامانسیەوە لە تاقی بەیانیدا تا کاتژمێر کە نۆ دەست پێکا بۆ کاتژمێر 12 بە هەمان شێوە بە شێوەی توێژینەوەکان 6 توێژینەوەمان ئامادەیە و دوای نیوەڕۆژ 3 توێژینەوەی تر پێشکەشەکرێت. بەڵێ دکتۆر هەژار دەرەنجامی کۆنفرانسەکە و ئەو بابەتانەی کە پێشکەشەکرێن ئەو توێژینەوانەی کە لە ناو کۆنفرانسەکە پێشکەشەکرێن دەرەنجامەکەی چی ئەبێت ئەتانەوێت چی بگەێنن و ئەو بابەتانەی کە پێشکەشەکرێ ئایا ئەتوانن جارێکی تر و لە ناو زانکۆکانە لە ناو ناوەندە ئەکادیمیەکانە سوودیان لێ وەربژیرێتەوە؟ حتمما هیچ توێژینەوەیەکی زانستی بێ ئەنجام نییە بێ دەرەنجام نییە هەر توێژینەوەی کە کرێ لە ئاساسی توێژینەوەی ئەکادیمیە زانستیەکانەوەیە بۆ چارەسەرکردنی کێشەیەەکە بۆ دۆزینەوەی بە وەڵامدانەوەی پرسیارەکە دیارە ئەم توێژینەوانش کامی هەڵسەنگێنەرداویان بۆ کراوە بە تایبەتی لەلایەن لیژنەیەکی ئەکادیمی زانستی هەم لە نێوان زانکۆی چەرم و هەم لە نێوان یەکێتی ڕاهێنەران نێودەوڵەتی کە توێژینەوەکان هەڵسەنگاندیان بۆ کراوە ئەمانە دەرەنجام ئەکرێتە لە توێتوێی گۆڤارێکی زانستیدا چاپەکرێت و هەروها خوێندکارانی زانکۆ بە تایبەتی خوێندکارانی ماستەر و دکتۆرا یاخود تەنانەت بەکاریەکانیش ئەگەر بیانێ لە پاشەڕۆژە مەسەن ماستەرنامەکەیان یاخود هەر بابەتێکی تر پەیوەند بێ بە بابەتەکەی ئەو لەسەری بنووسێت سوودێکی ئەکادیمی زانستی زۆر باشی لێ دەبێتە سەرچاوەیەکی زانستی باش کە کاری لەسەرکەن و زۆر کاتیش لەمانە ئەم توێژینەوانە خوێندکارانی خوێندنی باڵا بە تایبەتی ماستەر و دکتۆرا و دیبلۆمی باڵاش بە ئامان شێوە لەم توێژینانە زوو دۆرەگن و ئەتوانن کاری لەسەرکەن وەک منهەجێکیش لە خوێندنی خۆیاندا بەکاریان بێنن بە پێی چونکی ئەم کۆنفرانسە وتم جیاواز لە کۆنفرانسەکانی تر باقەت من کە من بینیمە ئەوەیە دوولایەنە هەم مرۆیەکانی تێدایە هەم بەشە زانستیەکانشی تێدایە چونکی زۆر جار ئێمە کۆنفرانسمانەکە تایبەت بوو بە بەشی زانستی یاخود تایبەت بوو بە ئابووری یاخود تایبەت بە کاربەر ئەوەی کە جێگای دڵخۆشە ئەبینی هەم پەروەردەی تایە هەم زانستی تایە هەم داهێنەران و بواری تەکنۆلۆژیای تێدایە بۆیە ئەمە جێگای دەستخۆشیەوە ئومێدێکی باش با خوێندکاران و مامۆستایان و توێژەرانی ئێمە بەخشێت. بەڵێ دکتۆر هەژار من دوا پرسیارت ئاراستاکەم جیاواز لە بەڕێوەچوونی ئەم کۆنفرانسە یاخود کۆنفرانسەکان بە شێوەیەکی گشتی سەرباری قەیرانەکان من ئەمێ پرسم بزانم لە ئێستادا کەمی بینا و هۆڵتان هەیە وەکو زانکۆی چەرمۆ ئەم گرفتە تا چەند چارەسەر کراوە یاخود پلان هەیە بۆ ساڵی داهات و بەشێکی چارەسەر بکرێت؟ وەڵی ئەوەی کە جێگای داخەوە سەرەتای دروستبوونی زانکۆی چەرمۆ ئاماژە پێکرد زانکۆی چەرمۆ ئەتوانین بڵێن لە کاتی دروستکردن بە دوایە حکوومەتی هەرێمی کوردستان کەوتەوە قەیرانەدارێ ئابوووریە و شەڕی داعش هات بەسەریا کەمە گرفتێکی گەورە و کێشەیەکی گەورە بوو ئێمە نەمانتوانی مەسەن چەند پرۆژەیەکمان هەبوو لەوانە دروستکردنی کۆلێژێک
بینایی کۆلێژێک بۆ کە تا ئێستا 90 تاوا بووە کە 100 دەیماوە تا ئێستا کۆمپانیاکە ئامادەنە بۆ ڕادستی کاتەوە و ئێمە چەندین هەوڵ و جوهدمان داوە کە کار بکەین لەسەرەوەی کە بتوانین ئەو لەو کۆمپانیای وەرگیرێتەوە یاخود لە کار بکرێ بەسەرەوە و چەندین جاریش لە ڕاستیدا ئێمە سلفەمان بۆ کۆمپانیا وەرگرتووە بەڵام تا ئێستا کارەکانی تاو نەکردووە و ئەوەی کە جێگای دڵخۆشیە بە ئێمە توانیمانە لە ئێستادا کە دەواازەیەکی نوێی تازە بۆ زانکۆ دروستکەین و ئینشاءڵڵا لە مانگی ئایدەدا ئێمە و دەواازەیە ئەکەینەوە و چەندین هەشت هۆڵی تاقیگا تایبەت بە زانستەکان لە ئێستادا لە کاتی دروستکردندان و ساحەیەکی وەرزشی تاتان بۆ خوێنکارانمان لە کاتی دروستکردندان و چەندین باخچە و بەڵام لە ڕاستیشدا ئەمە وای نەکردووە کە ئێمە بێگرفت بین بە حکمیەوەینە ئێمە بڕیارمانەوەداوە کە زانکۆکە بەشی تازە و کۆلێژی تازی تا بکەینەوە بۆیە لەم شاشە جوانەی کورسات شەوە داواکارین لە حکوومەت یاریمی کوردستان ئاوڕێکی تر جددیتر و باشتر لە پایتەختی شەیدان و فالکراوان و زانکۆی چەرموو باتەوە تا بتوانین ئێمە کاری لە سەر بکەین. من پێم خۆشە ئەگەر بێت و ئێمە بینا و کاری باشتر جێگامان هەبێت پێم خۆشە ئاماژە بە شتێک بکەم بەشی سنتەری توێژینەوە و ڕاهێنانی ئێمە لە هەوڵی ئەوە داین بتوانین لە ساڵانی ئایندای مەسەن پشکنینی DNA بتوانین لەو سنتەرە ئەگەر جێگا و ڕێگامان بۆ دابین کرێت و کە خۆمان کەسانی پسپۆڕی باشمان هەیە هەم لە پارێزگای سلێمانی و هەم لە مامۆستانی زانکۆی سلێمانی و زانکۆی چەمچەماڵ بتوانین پشکنین و سامپڵەکانی DNA کە سوکاری شەیدان و فالکراوانیش بتوانین خۆمان وەریگرین. دکتۆر هەژار بەرزنجی مامۆستای زانکۆ لە زانکۆی چەرمۆ زۆر سپاس بۆ ئامادەبوونت کە ئەم بەیانیە لە بەرنامەی کورسانی نووسە لەگەڵمانە ئامادە بوویت.